ئەنجومەنی پارێزگای هەولێر بە نیگەرانیەوە بەرامبەر بەو ڤایرۆسە بەربڵاوی کە ئێستا لە سەرجەمی جیهاندا بڵاوبۆتەوە و تاوەکو ئێستا لقاحەکەشی نەدۆزراوەتەوە. ئەمڕۆ باسی لێوەکرا سەبارەت بە ڕاگررتنی دەوامی فەرمانگەکان لەبەر ئەوەی هەولێری پایتەخت هەم پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانیشی لێیە، بۆیە ڕاگررتنی دەوام لە سەرووی ئاستی پارێزگا و ئەنجومەنی پارێزگادایە. بۆیە پێشنیارمان کرد لە کۆبوونەوەی بەیانی بخرێتە بەردەم لیژنەی تایبەت لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی دەوامی فەرمانگەکان ڕابگیرێت و ئەو دەوامە بکرێتە کیساف، واتە ئەوانەی کەوا کیسافن دەوام بکەن سەبارەت بە وەرگرتنی جیبایی پارەی ئاو و کارەبا. ئەو دوو بڕیارەش بەڕاستی دیسان پەیوەزدارە بە وەزارەتی دارایی، چونکە ئەمەش بۆتە هۆی قەڵەباڵغی سەبارەت بە ئەو شوێنانەی کەوا بازاڕی مۆبایلە، سەبارەت بە پاسەکانی گواستنەوەن کە چۆنێتی تاقیمکردنی سەبارەت بە پاس و بازاڕی سوورچیان کە ئەو شتانە یعنی کەمالیاتن، ئەمانە زۆر زەڕۆر نین. بۆیە ئەمانە هەموو بڕیاری لێ دەدرێت کە بە تایبەتی لە ڕۆژی جمعان ڕابۆستێنرێت و چۆل بکرێ و هەروەها ئەو مۆڵە گەورانە کە هەیە دەبێت لە بەردەرکەی مۆڵەکەی تعقیمی دابنێ، ئەوەی بستە ژۆرێت تعقیم بکرێ و پاسی گشتی ئەوانەی کەەوە خەڵک دەگوازنەوە تعقیم لە ناو سیارەکەی و بەردەوام تعقیم بکرێت لە گەراجەکان. ئەمانە هەموو بڕیاری ئێستای ئەنجومەنی پارێزگا و پارێزگای هەولێر بوو پێکەوە لە ئەوەی بتوانین هاوڵاتیانی خۆشەویست بپارێزین لەم ڤایرۆسە با بڵێن بەربڵاوە.